لە ناوچەی سووریا ئەمەد سەرۆکی سندیکای پارێزەرانی ئامەد تەقەی لێکرا و کوژرا. لە ناوچەی سووریا ئەمەد بە مەبەستی نیشاندانی ناڕەزایی دژی تێکدانی منارەی چوارپایی دێرینی شارەکە سندیکای پارێزەران گردبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا و دواتر چالاکانی تەفگەڕی گەنجانی شۆڕژگەر چوونە پاڵ گردبوونەوەکە و لە ئەنجامی دروستبوونی گرژی و ئالۆزی لەگەڵ هێزە ئەمنیەکاندا تەقە لە بەشداربوونی گردبوونەوەکە کرا و بەهۆیەوە تاهیر ئاڵچی سەرۆکی سندیکای پارێزەرانی ئامەد کوژرا. دواتر تەرمی تاهیر ئاڵچی گەێنرا نەخۆشخانەی فێرکاری سەلاحەدینی ئەیوبی لە ئەمەد و دوای لێکۆڵینەوە راپۆرتێک لەبارەی هۆکاری کوژانەکەیەوە بڵاو کرایەوە و تیایدا ئاماژە بەوە درا کە ئاڵچی بە گولەی هێزەکانی پۆلیس کوژراوە. کوژانی تاهیر ئاڵچی ناڕەزایی توندی ژمارەیەک پارتی سیاسی و ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لێکەوتەوە. سەرۆکایەتی سندیکای پارێزەران لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بەوە کرد کە تاهیر ئاڵچی لە کاتی خوێندنەوەی ڕاگەیەنراوی سندیکای پارێزەراندا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە تەقەی لێکراوە و تیرۆر کراوە. لای خۆشیەوە پارتی دیموکراتی گەلان هەدەپا لەبارەی کوژانی تاهیر ئاڵچیەوە بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕاگەیاند پێشتر پلان بۆ کوشتنی ئاڵچی دانراوە و کوشتنەکەی بە توندی ئیدانە کرد و داوای لەسەر جەمپارت و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کرد لەو بارەیەوە هەڵوێستیان هەبێت. هەدەپا بانیازە لێکۆڵینەوەیەکی ورد لەسەر هۆکاری کوژانی سەرۆکی سندیکای پارێزەرانی ئامەد ئەنجام بدات. لەلایەکی ترەوە ژمارەیەک سیاسەتمەدار و دانیشتوانی شاری ئامەد لە بەردەم نەخۆشخانەکەدا کۆبوونەوە و بە توندی حکوومەتەکەی پارتی داد و گەشەپێدانی تورکیایان ئیدانە کرد. لای خۆشیەوە ئاژانسی ئەنادۆڵی حکوومەتی تورکیا بڵاوی کردەوە کە تاهیر ئاڵچی سەرۆکی سندیکای پارێزەران لەلایەن ئەندامانی پەکەکەوە تەقەی لێکراوە و کوژراوە و دوا بەدوای ئەوەش گرژی و ئالۆزی لە نێوان هاوڵاتیان و پۆلیسدا دروست بووە. لەلایەکی تریشەوە ئێستۆرک تورک دۆغان سەرۆکی کۆمەڵەی مافی مرۆڤی تورکیا ڕاگەیاند تیرۆرکردنی تاهیر ئاڵچی کۆستێکی گەورەیە بۆ تورکیا وتیشی ئاڵچی پارێزەرێکی مەزن بووە و داوای بەرقەرارکردنی ئاشتی دەکرد لە تورکیادا. تاهیر ئاڵچی سەرۆکی سندیکای پارێزەرانی ئامەد لە ساڵی 1966 لە ناوچەی جزیرەی سەر بە پارێزگای شەرناخ لەدایک بووە و ساڵی 1991 بڕوانامەی بەکالۆرۆسی لە بواری یاسادا لە زانکۆی دیژلەی ئامەد بەدەست هێناوە. ماوەیەک لەمەوبەر تاهیر ئاڵچی لەسەر هەڵوێستێکی بەرامبەر پەکەکە کەوتبووی ڕێکخراوێکی تیرۆریستی نییە دادگایی کراو لە هۆڵی دادگاشدا جارێکی تر ڕاگەیاند پەکەکە شەڕی داعش دەکات لەبەرەوە گروپێکی تیرۆریستی نییە.